ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زنجیرێک کتێبی دەنجی کتێبی ژمارە 2 پۆلەکەت بەرەواش بکەوە لە نووسینی جۆنەتەن بەرگمەن ئارۆن سامز وەرگێڕانی هیمداد عەبدولقەهار محەممەد لە بڵاوکراوەکانی دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە چاپی یەکەم ساڵی 2022 بەشی چوارەم چۆن بتوانین وانەیەکی بەرەواش جێبەجێ بکەین. لەم بەشەدا هەوڵ دەدەین هەندێک باس لەو ڕێو شوێن و ڕێککارانە بکەین کە پێیوەستن بە چۆنیەتی ئەنجامدان و جێبەجێکردنی وانەیەکی بەرەواش، بە تایبەتی چۆنیەتی دروستکردن و دۆزینەوەی ڤیدیۆیەکی کواڵیتی بەرز. هەر لەم بەشەدا هەوڵ دەدەین چەند پێشنیازێک بۆ بەرەواشکردنەوەی وانەکەت بخەینە ڕوو. ئەرچی ماڵەوە ڤیدیۆکان. پێشەوەی دەست بە بەرهەمێنانی ڤیدیۆ و دەست بە دروستکردنی بکەی، پێویستە لە سەرەتادا ڕەچاوی ئەوە بکەیت کە ئاخۆ ڤیدیۆ وەک کەرەسەیەکی فێرکاری بۆ ئەو ئامانجە پەروەردەیانەی کە تۆ دەتەوێت گونجاوە. ئەگەر هاتوو ڤیدیۆ گونجاو بوو، ئینجا بڕۆ قۆناغی پلاندانان. بەڵام ئەگەر ڤیدیۆت بە گونجاو نەزانی، ئەوە تەنها لەبەر ئەوە دروستی مەکە کە بتەوێ ڤیدیۆیەک هەبێ، چکە ئەوە جگەلەوەی کاریگەری ئەرێنی نابێ دژیشە لەگەڵ ئەو خزمەت گوزاریانەی دەتەوێت پێشکەشی قوتابیەکانتی بکەیت. هەروەها دەبێتە نمونەیەکیش بۆ بەکارهێنانی تەکنەلۆجیا تەنها لەبەر تەکنەلۆجیا. تەنها کاتێک تەکنەلۆجیا بەکاربینە کە دەبینی وەکو کەرەسە بۆ یەکێک لەو ئەرکانەی کە لە خەیاڵتدایە گونجاوە، یان ئەو ئامانجە پەروەردەیانەی کە هەتە، دەتوانی کە پشت بە حکمی خۆت و بیرتیژی خۆت ببەستی، یان دەتوانی لە هاوڕێکانت و چاودێرەکانت و سەرجەم سەرپەرشتیارەکان بپرسی ئایا هەروەها تەنانەت دەتوانی لەگەڵ قوتابیانیش ئەو بابەتە تاوتوێ بکەیت. ڕەنگە یەکێک لە ماندووکەرترین ئەو ئەرکانەی ڕوبەڕووی مامۆستایان دەبێتەوە کاتێک کە دەیانەوێت پۆلەکانیان بەرەواش بکەنەوە، ئەوەیە کە چۆن دەتوانن دەستیان بە ڤیدیۆیەکی کواڵیتی بەرز بگا یان بتوانن بەو شێوەیە بەرهەمی بهێنن. بۆمان دەرکەوتووە ئەو مامۆستایانەی کە تەنانەت لە تەکنەلۆژیاش باشن و هیچ کێشەیەکیان نییە لە تۆمارکردنی وانەکانی خۆیان، ئەگەر تۆ بەم شێوەیە ئەوە دەتوانی یەکسەر بچیتە سەر چۆنێتی دروستکردنی ڤیدیۆی خۆت. بەڵام ڕەنگە تۆ کاتت نەبێ بۆ دروستکردنی ڤیدیۆکانیان کێشت هەبێ لەگەڵ تەکنەلۆژیا، یاخود تەنانەت ڕەنگە نەتوانیت لە پێش کامێرا قسە بکەیت. ئەگەر تۆ مامۆستایەکی لەم شێوەیە، ئەوە هانت دەدەین بۆ ئەوەی بیر لە بەکارهێنانی ڤیدیۆی مامۆستایەکی تر بکەیتەوە ئەگەر دەتەوێت وانەکەت بەرەواش بکەیتەوە. بەکارهێنانی ڤیدیۆی مامۆستاکانی تر. بەکارهێنانی ڤیدیۆ کە لەلایەن مامۆستایەکی ترەوە دروستکراوە، خۆ بە دوورگرتن لە ڤیدیۆی خۆت ڕەنگە لە دەستپێکی کاری بەرەواشکردنەوەی وانەکەتدا باشترین بژار دەبێت. ڕەنگە کاتێک دەتەوێت وانەکەت بەرەواش بکەیتەوە، بەڵام کاتت نییە بۆ تۆمارکردنی ڤیدیۆکان، یان باش نەبی لە قسەکردن لەگەڵ شاشە و لە بەردەم شاشەدا، یان لە بەکارهێنانی تەکنەلۆژیا و پیشاندانی شاشە زۆر باش نەبی. ئێمە کاتێک ڤیدیۆکانمان تۆمار دەکرد لە پۆلدا دەنیشتین و لەگەڵ کۆمپیوتەر قسەمان لەگەڵ یەکتر دەکرد. ڕەنگە زەحمەت بێ لە پێش بینەرێکی بە زیندویی و ڕاستەوخۆ قسە بکەین. ئەمە کارێکی زەحمەتترە بە بەراورد لەگەڵ وانەوتنەوە لە بەردەم قوتابیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ. قوتابیەکان لەوێدا ئامادە نین، بۆیە دەبێت شتێکی دەستکرد بۆ خۆمان دروست بکەین و وەکو قوتابی مامەڵەی لەگەڵدا بکەین. ئێمە نامانەوێت لەگەڵ ڤیدیۆی وشک و بێجیاندا قوتابیەکانمان هەست بە نیگەرانی و بێزاری بکەن، بۆیە دەمانەوێت سەرنجیان ڕابکێشین، هەر لەبەر ئەوەش کاتێک کە مامۆستایەکی بەهرەمەند دەدۆزینەوە کە پێشتر ڤیدیۆی دروست کردووە لە بابەتەکەی تۆ، بە دڵنیاییەوە دەتوانن بە ئازادانە بەکاری بهێنن. ماوەیەک لەمەو بەردەستمان کرد بە فرۆشتنی ئەو ڤیدیۆیانەی تایبەت بوون بە بابەتی کیمیا بە شێوەی ئۆنلاین، چونکە زۆرێک لە مامۆستاکانی کیمیا کە دەیانویست وانەکانیان بەرەواش بکەنەوە، ڤیدیۆی ئێمەیان بەکاردەهێنا و نەیان دەتوانی یان نەیان دەویست ڤیدیۆی خۆیان دروست بکەن. هەندێکیش ڤیدیۆکانی ئێمەیان کڕی تەنها بۆ ئەوەی لە هەندێک لەوانە بەرەواژەکاندا بەکاری بێنن و ئەوانەی خۆشیان دروست دەکرد بۆ بابەتەکانی تری خۆیان. لەگەڵ ئەو بەرەوپێشچوون و پەرەسەندنە زۆرەی یوتیوب، هەروەها وێبسایتەکانی تری پۆستکردن و هاوبەشیکردنی ڤیدیۆی تر، ژمارەی ڤیدیۆکان لە ڕادەبەدەر زیاد بوو. بۆیە ئەو جۆرە ڤیدیۆیانە دەتوانرێت لەوانەی بەرەواشدا بەکار بهێنرێن. بەڵام خاڵی سەرەکی ئەوەیە دەبێت ڤیدیۆیەکی کواڵیتی بەرز بێت بەبێ ڕەچاوکردنی بابەتەکە ئایا لەکوێ ڤیدیۆی لەم جۆرە کواڵیتی بەرزەمان دەست دەکەوێت. ئەوە ڕەنگە پرسیارێکی ئاسان نەبێ، بەڵام بە ڕەچاوکردنی بابەتەکەی خۆت یانوانەکەی تۆ ڕەنگە سەیرێک بکەیت دەبینی مەودایەکە زۆر دوور و درێژە.
بەڵام ئەم پەرەسەندانەی کە لە بواری تەکنەلۆژیادا بە تایبەتیش لە سەرچاوی ڤیدیۆ ئۆنلاینەکان بە خۆڕاییەکان ڕوویداوە کارەکەی ئێمە تا ڕادەیەک ئاسان کردووە. برێت وێلی لە داڵەس تێکساس نووسیوێتی و دەڵێ لایەنێکی کاریگەری باشی ئەم شێوازی وانە بەرەواژە ئەوەیە کە قوتابیان ئێستا خۆیان تێگەیشتون کە دەتوانن لە ئۆنلاین بگەڕن بۆ دۆزینەوەی وانەی تۆمارکراو لە سەرچاوی ترەوە. ئەمەش بەڕاستی ئامێرێکی فێربوونی زۆر باشە بۆ ئەوان چکە دەستیان کردووە بە هەڵگرتنی بەرپرسیارەتی بۆ فێربوونی خۆیان و دۆزینەوەی ڕێگە چارەی تر بۆ دەستکەوتنی ئەو زانیاریانەی پێویستیانە. کاتە ئەو قوتابیانە ئێستا لە دنیای دیجیتاڵیدا پەروەردە دەکرێن و گەورە دەبن. زۆر گرنگە کە بزانن چۆن بەناو ئەو دنیا دیجیتاڵیەدا دەگەڕێن و زانیاری دەدۆزنەوە کە ڕەنگە خۆیان بە پشتبەستن بە خۆشیان پێویستیان پێی بێت. دروستکردنی ڤیدیۆی خۆت. کاتێک کە ئێمە دەستەواژەی ڤیدیۆ بەکاردەهێنین مەبەستمانەوە نییە مامۆستاکان وا تێبگەن کاتێک ئەوان وانەکە دەڵێنەوە کامێرەیەکی ڤیدیۆییان لەگەڵ بێ. ڕەنگە ئەوەش لە هەندێک حاڵەتدا خۆی کاریگەری هەبێ، بەڵام ئەگەر بمانەوە ڕێگای باشتر هەیە بۆ دروستکردنی ڤیدیۆکانمان تاکو لەوانەی بەرەواشدا بەکاری بهێنین. پرۆگرامێک هەیە پێی دەڵێت پرۆگرامی سکرین کاستینگ یان کامتازیا ستۆدیۆ. ئەم پرۆگرامە وەکو پەراوێزی وەرجێر ئەم پرۆگرامانە دوو زۆر وەشانیانەیە، یەکێکیان بە خۆڕاییە و ئەوی تر بە پارەیە. هەر یەکێک لە مۆشانانە تایبەتمەندی خۆی هەیە. بە دڵنیاییەوە ئەوەی بە پارەکە زیاتر خزمەتگوزاری بەردەست دەکات بۆ بەکارهێنانی. بەڕای من لە سەرەتای کارکردنت بۆ بەرەواشکردنەوەی وانەکان پێویست ناکە هیچ پارەیەک بەو پرۆگرامانە بدەی و تەنها وەشانی خۆڕایی کارەکانی تۆی پێ ئەنجام دەدرێت. لەم دوو پرۆگرامەدا هەموو شتێکی سەرشاشەکە و دەنگەکەشت تۆمار دەکات. ئەگەر هاتوو کامێرایەکی بچووکی ئینتەرنێتیش لەسەر لاپتۆپ یان لەسەر کۆمپیوتەرەکەدا بنەی ئەوە دەموچاو و ڕوخساریشت دەردەکەوێت. هەروەها ئەگەر پێنووسێکی دیجیتاڵی هەبێ دەتوانی تێبینی و دەق لەسەر شاشەکەش بنووسی تاکو لە ڤیدیۆیەکە بنووسێت. ئەو تایبەتمەندی بەکارهێنانی پێنووسی دیجیتاڵی زۆر سوود بەخشە بۆ وانەکان، بە تایبەتی ئەو وانانەی کە هەندێک جار چارەشەری کێشەی ماتماتیکی لە خۆ دەگرێت. دروستکردنی چەند سلایدێک و نووسینێک لەسەر سلایدێکی پاوەرپۆینت ڕەنگە زۆر داینامیکی و باش نەبێ بە بەراورد بە نووسین بە پێنووس لە هەمان کاردا. هاوکات کە ئەوە ژوا دەکات وەسپێکی باشی ئەو پرۆسە هزرێ بکات کاتێک تۆ ئەو کێشەیە بۆ قوتابیان ڕوون دەکەیتەوە. هەندێک تایبەتمەندی تری وەکو وێنە لە ناو وێنە یان ڤیدیۆ کلیپ یان چەند کەرەسەیەکی تری دوای بەرهەمێنانی ڤیدیۆکە دەکرێت زیاد بکرێن بۆ ڤیدیۆکان بە مەبەستی باشترکردنیان. لە بەشی داهاتوودا ئێمە گفتوگۆ لەسەر ئەو ئامێر و هەنگاوانە دەکەین کە پێویستن بۆ تۆمارکردنی وانەیەکی ڤیدیۆیی پێشوەختە. ئەگەر تۆ حەز دەکەی وانەکەت بەرەواش بکەیتەوە بەڵام خەمی ئەوەتە کە چۆن دەتوانی ئەو کاتە بەدەستبێنی بۆ دروستکردنی وێنەکان، ئەوە بیر لەوە بکەوە کات ساڵانێکیان تۆ هەموو بابەتەکانت بە شێوەی ڕاستەوخۆ تۆمار بکە. تەنها دوگمەی ڕیکۆرد دابگرە پێش ئەوەی وانەکە دەست پێ بکە و لە کۆتاییشدا ستۆپ دابگرە تاکو کۆرسەکە تەواو دەبێت. لە ماوەی ئەو ساڵەدا ئەوە کتێبخانەیەکی باش یان ژمارەیەکی باش ڤیدیۆت لەبەردەست دەبێت. دوای ئەو کارە دەتوانی بڕیار بدەیت کە چۆن ئەو ڤیدیۆیانە بەکاربێنی و چۆن وانەکە دووبارە ڕێک بخەیتەوە. بەم جۆرە شێوازەش بەڕاستی پێویستی بەکاری زیادە نییە، چکە تێچوویەکی وای نییە و هەروەها باشترین ڕێگەشە بۆی بەرەو وانەی بەرەواش هەنگاو بنین. ئامرازەکانی دروستکردنی ڤیدیۆ. ڤیدیۆکانی ئێمە هەرگیز تێچوویەکی زۆریان نەبووە، تەنها ئەوانە پێویست بوون ئەمانە بوون: پرۆگرامی سکرین کاستینگ واتە سۆفتوێرەکەی، کۆمپیوتەرێک، قەڵەمێک بۆ داخڵکردنی داتاکان، مایکرۆفۆنێک لەگەڵ وێبکام واتە کامێرەیەکی ئینتەرنێت و زۆربەی کامپیوتەرە نوێیەکانی ئەمڕۆژ مایکرۆفۆن و وێبکامی لەناو خۆیدا هەیە. بۆیە تەنها دوو شت کە پێویستە بیانکردن ئەو قەڵەمەیە کە داتای پێداخڵ دەکەین لەگەڵ ئەو سۆفتوێرە کە بەرنامەکە کاری پێدەکات. نەرمە ئامێری سکرین کاستینگ واتە سۆفتوێری سکرین کاستینگ. سەرەتا با باسی سۆفتوێرەکە بکەین یان پرۆگرامی سکرین کاستینگ بکەین. ئەو سۆفتوێرە یان ئەو پرۆگرامە کە هەموو ئەو شتانەی لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەدا ڕوودەدا تۆماری دەکات. بۆ نمونە ئەگەر تۆ پریزنتیشنێکی پاوەرپۆینتت هەبێ ئەوە بۆ تۆمار دەکات، یان ئەگەر تۆ گەڕانێک ئەنجام بدەیت لە پیجێک یان پەڕەیەک یان سایتێک ئەوە ئەو گەڕانەشت بۆ تۆمار دەکات. ئەگەر تێبینی و سەرنج بنووسی لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەت ئەوە هەموو نووسینەکانی ئەو قەڵەمە تۆمار دەکات. هەروەها کاتێک مایکرۆفۆنیش دادەندرێ یان دانراوە کراوەتەوە ئەوە دەنگەکانیش لەگەڵی تۆمار دەکات. پرۆگرامی سکرین کاست
وەشان و جۆری زۆرە زۆریان هەیە کە بە خۆڕاین و کراون بۆ هەموو کەسێک هەندێکیش ڕەنگە تەنها لەسەر کۆمپیوتەری ویندۆز کار بکات هەندێکیشی لەگەڵ ماکینتۆش هەروە هەندێکی بۆ لینۆکس دیزاین کراوە لە ئێستادا ئێمە کامتازیە ستۆدیۆ بەکاردەهێنین بۆ تۆمارکردنەکانی خۆمان بەڵام خاڵی گرنگ لێرەدا ئەوە نییە کە چه سۆفتوێر و پرۆگرامێک بەکاربهێنی بەڵکو ئەوەیە پرۆگرامێک بدۆزیتەوە گونجاو بێت لەگەڵ بارودۆخی خۆت و بارودۆخی کارکردنت. نووسینی سەرنج بە قەڵەم بۆ نمونە وەک ئەو مامۆستایانەی کەوانەکانیان زیاتر ماتماتیکی یان زانستین و نووسینی زیاتریان پێویستە. بەڕاستی تایبەتمەندی نووسین بە قەڵەم شتێکی زۆر زەروری و پێویستە چونکە ئێمە پێویستمان بەوەی بتوانین لەسەر شاشەکە بنووسین. سۆفتوێرێکی سەرەکی کە ئێمە ئێستا بەکاری دێنین مایکرۆسۆفت پاوەرپۆینتە چونکە ئەو تایبەتمەندیی سەرنج و نووسینی بە قەڵەم لە خۆیدا هەیە و ئەو تایبەتمەندە لەلایەن ئێمە زۆر بەکاردەهێنرێت. ئێمە دەستمان کرد بە بەکارهێنانی سۆفتوێری سمارت کاتێک لە سمارت بۆردەکان یان تەختەی زیرەک لە پۆلەکانمان بەکاردەهێنرا بەڵام هەر تەختەیەکی زیرەکیان هەر تەختەیەکی کارلێککەر دەتوانرێت تایبەتمەندی سەرنج بە قەڵەم نووسینی تێدا ئەنجام بدرێت. لێرە پراوێزی وەرجێر ئینتراکتیڤ بۆرد واتە تەختەی کارلێکەر مەبەست لێرەجا ئەو جۆرە تەختەیەیە کە دەتوانێت کارلێک بکات لەگەڵ فەرمانەکانی مامۆستا و سەرنجەکانی قەڵەم. ئەگەر هاتو ڤیددیۆکانت پێویستیان بە سەرنج نووسین بە قەڵەم هەبوو ئەوە چەند هاردوێرێکی بەردەست هەن ئەو ئامێرانە نرخەکەیان ڕەنگە لە نێوان 6 بۆ 4,000 دلار بێت نرخەکانی بە پێی زۆر و تایبەتمەندیەکان دەگۆڕێن بۆ ئەو تابلێتانش کارگەی زۆر و دروستکەری زۆر هەن کە دەکرێت لەگەڵ کۆمپیوتەرەکە ببەسترێت. یەکێک لە باوترین نمونونەکان پێی دەگوترێ واکۆم بامبۆ کە بەڕاستی زۆر کاریگەرە. لەلایەکی تریش هەندێک ئامێر هەن کە تابلێتی بێوایەریان پێدەگوترێ بێتەل یان وایرلس ئەمانش زۆریان زۆرە و لەلایەن زۆر کارگەوە دروست دەکرێن نرخەکانیشیان لە نێوان 200 بۆ 4,000 دلار دەبێت. ئەمانەش هەمان کاری هەر تابلێتێکی بەوایر یان بێتەل دەکەن. ئێمە پێشنیازی ئەو تابلێتە بێتەلانە دەکەین چونکە مامۆستایان بڕیاریان دابێت وانەکانیان تۆمار بکەن یاخود بە شێوەی زیندووانەکان بڵێنەوە ئەو تابلێتانە ببێتە لایەن وا دەکات کە بتانی بەناو هۆڵەکەدا یان ژوورەکەدا بڕۆی و بەردەوامیش بیت لە خستنە ڕوو ڕوونکردنەوەی ئەو ناوەڕۆکووانەیە کە بۆ قوتابیانت ئامادە کردووە. هەروەها مامۆستایان دەتوانن تابلێتی PC واتە پرسنل کۆمپیوتەری کەسی بەکاربێنن بەوەش ئەرکی سەرنج نووسین بە قەڵەمیان تێدایە بەڵام ڕاشکاوانە بڵین ئێمە زۆر حەز بە کۆمپیوتەری کەسی ناکەین چکە ڕەنگە پێویست بک پارەیەکی زیاتر بە کۆمپیوتەرەکە بدەیت. جۆنەتان لە ساڵی 2001ەوە تابلێتێکی بێتەلی کڕیوە لەو کاتەوە چەندین کۆمپیوتەری گۆڕیوە 7 کۆمپیوتەر وابزانم گۆڕیوێتی بەڵام هێشتا هەر ئەو تابلێتە بێتە لە ئەسلێ بەکاردێنێت و بەردەوامیشە لە کارکردن. ئەگەر هاتو لە سەرەتادا ئەو کۆمپیوتەری کەسیە کڕیبە ئەو کاتە دەبواە هەموو جار تابلێتەکەشی لەگەڵ گۆڕیبە ئەو کات زۆر گران لەسەری دەوەستا. وایتبۆردی کارلێکەر وایتبۆردی کارلێکەر واتە ئینتراکتیڤ وایتبۆرد بە شێوەیەک دیزاین کراوە کە بتوانین نووسینی لەسەر بکەیت. زۆرێک لەو مامۆستایانەی ئێمە دایانناسین ئەو وایتبۆردلی کارلێکەرە لە تۆمارکردنی وانەکانی خۆیان لە بەکاردێنن یان لێرە پێی دەوتێت تەختەی زیرەک. تەنها لایەنی خراپی ئەو تەختە زیرەکە ئەوەیە دەبێت بۆ تۆمارکردن تۆ لە ناو پۆلەکەتدا ئامادە بێ بەڵام ئێمە تێدەگەین تۆمارکردن لە ژوورێک لە ماڵەوە یان ژوورێکی ئۆتێل لە ئەتلانتا یان لە مۆڵێک لە واشنگتن دیسی یان لە پۆلێکدا بۆ ئەو مامۆستا یان هاوبەش و هاوپیشانەی کە دەیانەوێ وانەکانیان بەرەواش بکەنەوە کارێکە جێی پێزانین و جێی خۆشحاڵیە. هەندێک لە قوتابخانەکان کە وایتبۆردی کارلێکەریان وەکو ئامێری سەرەکی بەکارێناوە ئەوە هەندێک USB تابلێتیشیان لەگەڵ کڕیون بۆ مامۆستاکان تاکوبی بەنە ماڵەوە و هەندێک ڤیددیۆی پێ دروست بکەن. مایکرۆفۆن ئەوانیش لە ئەرک و نرخدا جیاوازن. زۆرێک لە لاپتۆپە نوێیەکان مایکرۆفۆنی خۆیان تێدایە بەڵام بەپێی ئەزمموی ئێمە هەندێک لەو مایکرۆفۆنانە ڕەنگە کواڵیتیان زۆر بەرز نەبێ بۆی ئەگەر تۆ بڕیارت داوانەکانت تۆمار بکەی یان تۆمارت کردوون دووبارە بۆ خۆت لێیان بدە و بزانە کەڵکی ئەوە دێت قوتابیان جوێی لێ بگرن یان نا. دەتوانی مایکرۆفۆنێکی دەرەچی بکڕیت کە نرخەکەی ڕەنگە تەنها $10 بێ ڕەنگە لە هەر دوکانێکی فرۆشتنی ئامێرە ئەلکترۆنیەکان دەست بکەوێ لەوانەشە ئەوانە کواڵیتیان زۆر بەرز نەبێ بەڵام کارەکەت بۆ ئەنجام دەدەن.
لایانی باشی بەکارهێنانی مایکرۆفۆنی دەرەچی ئەوەیە کە دەنگی کلیکی دوگمە و ماوسەکە تۆمار ناکات، بەڵکو تەنها ئەو دەنگەی تۆ پێ دەدەی ئەوە تۆمار دەکات. کاتێک کە ئێمە دەستمان کرد بە تۆمارکردن بە شێوەیەکی زیندوو و ڕاستەوخۆ بوو، بۆیە دەستمان بەوە کرد کە تێبگەین پێویستە بگەڕێن و بسوڕێن، لەبەر ئەوە بیرمان لە هەر بژاردەیەک دەکردەوە کە ئامێرەکانمان بێتەل بێت. مایکرۆفۆنی بێتەلیش جۆرەکانی زۆرن، ڕەنگە بتوانانی بە $50 مایکرۆفۆنێکی بێتەلی باش بکڕیت. ئێمە هەندێک مایکرۆفۆنی وایرلسمان بینی کە گەیمەرەکان ئەوانەی یاری بە ئەکسبۆکس و ئەوانە دەکەن بەکاری دێنن، بەڕاستی ئامێرێکی بەسوودە. کاتێک ئێمە بەیەکەوە دەستمان بە تۆمارکردن کرد، بینیمان ئەو مایکرۆفۆنانین بەکاری دەهێنین دەنگی کەسی بەرامبەر زۆر بە باشی وەرناگرێت. بۆی بیرمان کردەوە مایکرۆفۆنی کواڵیتی بەرز بەدەست بهێنین. هەر بۆیش مایکرۆفۆنی USB مان دۆزیەوە کە کواڵیتی ستۆدیۆی هەبوو. هەر بۆیش ئێمە زۆر لەگەڵ کارکردنەکەی ئاسوودەبووین. دوای ئەوە ئێمە وانەی بەرەواشمان بە مامۆستایانی زمانی بیانی ئاشنا کرد، ئەوانیش پێویستیان بە مایکرۆفۆنی زۆر ئازبرز هەبوو تاکو بتوانێ ئەو گۆڕانکاریە کە لە دەنگدا ڕوودەدا یان لە شێوازی گۆکردندا ڕوودەدا بتوانن بە ئاسانی گوێبیستی بن. ئەوان لەگەڵ ئەو مایکرۆفۆنەی کە ئێمە بەکارمان دەهێنا ئاسوودە نەبوون، بەڵکو مایکرۆفۆنی کواڵیتی بەرزتریان بۆ خۆیان دابین دەکرد. وێبکام یان کامێرای سەرهێڵ. زۆربەی لاپتۆپە نوێیەکانی ئەمڕۆ دەیانبینن وێبکامیان لەناو خۆیاندا هەیە. زۆر کاتیش ئەوەندە بەسە بۆ مامۆستایە کە تۆماری بکە، بەڵام ئەگەر حەزت کرد ئەوە دەتوانی تایبەتمەندی و کواڵیتی وێنەش زیاد بکەیت. ئێمە بە شێوەیەکی ئاسایی وێبکامێک بەکاردەهێنین کە لەگەڵ تایبەتمەندی وێنە لەناو وێنەدا پکچر ئین پکچر بەکاری دەهێنن بۆی بتوانین ئەو ئەزمونانەی کە زانست پێمان وایە پێویستن ئەنجامی بدەین لە ناو پۆلدا یان زیادی بکەین بە ڤیدیۆکانمان. کاتێک کە ئێمە وانەکان تۆمار دەکەین، ئەگەر پێویست بێت تۆمارکردنەکە ڕادەگرین، دواتر وێبکامەکە دەکەینەوە دەیبینە سەر ئەو پیشاندان و ئەو ئەزمونانەی لە ڕووی زانستەوە پێویستن، دواتر کە بەدامان ناوە دەست دەکەین بە تۆمارکردنەوەکە. پرۆگرامی تۆمارکردن. پرۆگرام و سۆفتوێرەکان زۆرن، بەڵام ئەوەی کە ئێمە بەکاری دەهێنین پێی دەگوترێ Picture in Picture PIP کە تایبەتمەندێکی هەیە زۆرمان پێخۆشە و لەگەڵی ئاسوودەین. تەنانەت دەتوانێت لە کاتی تۆمارکردندا وێنەی پێشکەشکارەکەش بگرێت. کاتێک کە ئێمە وانەیەک تۆمار دەکەین، دەتوانین ئەو تایبەتمەندیانەی ئیدیتکردن بەکاربهێنین بۆ گۆڕانکاری لە قەبارە و شوێنی ئەو وێنانە ئەنجام بدەین. سەرەتا بیرمان کردەوە و پرسیارمان کرد ئەگەر ئەوە ببێتە هۆی پچڕانی قوتابیەکان. کاتێک کە پرسیمان قوتابیەکان گوتیان زۆر حەز دەکەن دەموچاو و ڕوخساری ئێمە ببینن، چونکە ئێمە تەنها دەنگێک نین قسە بۆ ئەوان بکەین، بەڵکو کەسی ڕاستەقینەین. کامێرای ڤیدیۆیی. کاتێک کە دەستمان بە ئەزمونکردنی وێبکام کرد، هەرزوو لەوە تێگەیشتین کە بەڕاستی گرنگێکی زۆری هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین سکرین کاست بەکاربێنین. سکرین کاست بڕبڕەی پشتی ڤیدیۆکانی ئێمە بوو، بەڵام دانانی کلیپی کورت لە کامێرای ڤیدیۆکەمان ئەوە بەڕاستی کارێکی تر و تین و هێزێکی تریدایە بەر ڤیدیۆکانمان. بۆیە هەستاین بە کڕینی کامێرایەکی ڤیدیۆیی دیجیتال لە یەکێک لەو دوکانانەی کە ئامێرەکانی ئەلکترۆنی دەفرۆشن. دوای ئەوەش بەکارمان هێنا بۆ تۆمارکردنی گرتەی بچووک تاکو بتوانین لەناو ڤیدیۆکانمان بەکاری بهێنین. هەندێک لەو کلیپ و گرتە کورتانە ڕەنگە ئەزمون و تاقیکردنەوەی زانستی بێ. بۆ نمونە ئێمە شتێک ئاگر تێبەردەدەین یان شتێک دەخەینە سەر ئاگر یان شتێک زووم دەکەین و دەیهێنینە پێشەوە تاکو پیشانی قوتابیانی بدەین. هەروەها ئێمە گرتەی ڤیدیۆیمان دەگرێت هەر کات و لە هەر شوێنێک کە دیاردەیەکی زانستی لە دەوروبەری ئێمە ڕوویاندابە. بەم کارەش وامان کرد ژیان بکەینەوە بەبەر ڤیدیۆکان و هەروەها جیهانیش بهێنینە بەردەست قوتابیەکانمان. کاتێک جۆنەتەن لە پیرۆ بوو، کوڕەکەی چەند پارچە ڤیدیۆیەکی کورتی تۆمار کرد کە جۆنەتەن دەستی کردبوو بە ڕوونکردنەوەی زەویناسی لە چیاکانی ئەندیس. کاتێک ئێمە لە واشنگتن دیسی بووین، لە کۆنفرانسێک کارمان دەکرد، باسی لایەنی کیمیایی کریستاڵ و دایمۆندمان دەکرد. لەو شوێنەی سمۆنتیان بوو هەردەستمان کرد بە تۆمارکردن. پارەیەکی زۆرمان خەرج نەکرد لە کڕینی ئەو ئامێرانە بۆ ئەوانەکانی خۆمان بەرەواش بکەینەوە. بە تابلێتێک دەستمان پێ کرد، دوای سۆفتوێرێکمان بۆ زیاد کرد، دوای ئەوە لەگەڵ تێپەڕبوونی کات مایکرۆفۆنەکەمان بە کواڵیتی باشتر دابین کرد و پاشان وێبکامێکی سەربەخۆمان کڕی، پاشان هاتینە سەر کامێرایەکی ڤیدیۆی دیجیتاڵی بۆ ئەوەی بتوانین ڤیدیۆیەک بە بڕێکی کەم تێچوو بەرهەم بهێنین.
پێمان وایە هەر کەسێک دەتوانێت بە کەمترین تێچوو ڤیددیۆکانی خۆی بە کواڵیتێکی باش تۆمار بکات. قۆناغەکانی دروستکردنی ڤیددیۆ کاتێک دەمانەوێت ڤیددیۆکانمان دروست بکەین 4 قۆناغ هەن دەبێت بیریان لێ بکەینەوە. ئەوانیش یەکەم پلاندانان بۆوانەکان، دووەم تۆمارکردنی ڤیددیۆیەکە، سێەم ئیدیتکردن و چاککردن و هەموارکردنەوە بە پێی پێویست، چوارەم بڵاوکردنەوەی ڤیددیۆیەکە و لە خوارەوەش هەر یەک لەو قۆناغانە بەجیا باز دەکەین.